دوای زیاتر لە چەند ساڵێک چاوەڕوانی و داواکردن لە شارەوانی هەڵەبجە لەبەری حکوومەت تیمێکی خۆبەخش چاڵ و چۆلەکانی شەقامێکی گشتی هەڵەبجە پینە دەکەن و بە چیمەنتۆ پڕی دەکەنەوە. هەموو جارێک 2 مانگ 3 مانگ پیان دەوتین سەبرکن چاوەڕوانکردن، بەڵام خۆمان زانیمان کەوا ئەگەر بێت و قوتابخانە بکرێتەوە ئەم چاڵەچۆڵانە هەر بەم شێوە بن ناڕەحەتیەکی زۆر دروستەکە بۆ ئەم قوتابخانە بۆ ڕێگەی مزگەوت بۆ ڕێگەی گەشتیاریان، بۆیە بیرمان کردەوە کەوا خۆمان هەستین بە پڕکردنەوەی ئەم چاڵەچۆڵانە بە کۆنکرێتی، چونکە بەڕاستی هەستکردن بە مەسئولیت بە بەرپرسیارەتی بریتی نیە لەوەی تەنات و نوێژ و ڕۆژ و عیبادەت بکەیت، پێویست دەکاتکەوە خزمەتی خەڵک بکەیت، پێویست دەکاتکەوە ئاسانکاری بۆ خەڵکی بکەیت. شەقامە پڕ چاڵ و چۆڵەکە دەکەوێتە گەڕێکی کانیاشقانی هەڵەبجە کە ساڵی 1970 حکوومەتی بەعز بە تەواوی تەقاندیە و تەختی کرد. پاش ئەو خەبات و وێرانەیی بەسەری هات، هێشتا خۆبەخشانە خەڵکی گەڕەکەکە چاکی دەکەن و حکوومەت بە خەمسارد و بێباک ناو دەبن. حکومەت و بەستێمە بە حکمی ئەوەی لەگەڕەکەین و هاتوومە سەر ئەجادەکەی اینجا کۆمەڵی ماڵی تیا بەخوا داماون ناوەکو هاوکاری وەکو ئەنجومەن و وەکو خەڵکی گەرەک بان پێنە پەڕۆ بکەین لە خۆڵی کێشەکە کۆڵی خەڵەکەکەن ئیشەکە بە حکومەت بکەین، هیچ حکومەت پێ نازانێ بەخوا، بەڵام ئێمە بەوە لەبەرم ساحەتی خۆمان هەڵسان بە ئیشەکە کردمە. بەڕاستی بەداخەوە ئێستا نێوانی خەڵک و حکومەتەوەی کە پێوترێ حکومەت ئێستا دەسەڵاتە گەشتوتە ئاستێکی تر بێباکیەکەی سنووری تێپەڕاندووە لە هەموو ڕێکۆ، یعنی سێکتەرێک نییە ئێمە بڵێن حکومەتیا دڵسۆزانە ئیلا ئەو سێکتەرانە نەبێت کە تایبەتن بە بەڕژەوەندێ تایبەتەکانی خۆی. ئەم شەقامەی کە ئێستا ئێمە خەریکی نزیکەی 4-5 ساڵ ئێمە خەریکین، یعنی بۆی قیر بکرێت و شەقامێکی سەرێکیە، ناوچەی گەشتیاری لەسرە، 3-4 قوتابخانەی لەسرە، بنکەیەکی تەندروستی لەسرە، 2-3 مزگەوتی لەسرە، ئەتوانم بڵێم 3-4 هەزار ماڵی لەسرە. پڕکردنەوەی چاڵەکانی شەقامەکە خێرخوازێک کڕینی چیمەنتۆکەی لە ئەستۆ گرتووە. ڕێگا سەرەکیەکە ناوچەی گەشتیاری چاوگ و چەندین مزگەوت و قوتابخانەی لەسرە، بەڵام حکوومەت بەدەم چاکردن و پڕکردنەوەی چاڵ و چۆڵەکانی شەقامەکانیشەوە نایەت و هاوڵاتیان لە ڕێگەی خێرخوازانەوە خۆیان بەو کارە هەڵدەستن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.